ومحكمة خوشي دعوة للسرية كەیسەکە ئەمە سێدا لەجارە تعجیلێکە و کابرای موجود نییە وەک موجود نییە ئەزانەیەکەوە هیچی پێ نییە خۆیە شارێتەوەنێ لە محکەمە و داواشی لەسەر نووسی حاکم داوای لەسەر نووسی کەوە محاسبەی کەن بۆ نایە خۆی چێ نایە محامەکە نایە ناوەڵام محامەکە نایە وە سێدان لەجارە ئەم عالەمە دێ ئەو نایە هیچی پێ نییە ئەزانێ دۆڕاوە نایە ئیمڕۆ بەلایەکە ڕۆژێکە بەلایەکە ئەو ڕۆ بەلایەکە ئەم هەموو عالەمەش دێ بۆ محکەمە حاکم داوای لەسەر نووسی تعجیلی کرد کەوا مۆجە ئەگەر ئەم جارە نەهات محامیتر بگرێ بەبێ هۆکار ئەرە وەڵام بەبێ هۆکارە لەکەی نا هیچ قسەی لەگەڵمانە نەکردووە نەوەڵڵا تەنها خوانە دزنەوە ئازانن کە تۆمەتبار تاوانبارە ئەمی شیچی پێ نییە خۆی شارێتەوە ئەرەوەڵا خۆش ئێمە داواکاریمان ئەوەیە ئەو محامیە ئەگەر نایە محامیتری وەگوڕ نەجاتماندن ئەی ناکرێن هەموو عالەمە بێت فەرموو تەماشا بزانین چی هاتووە ئێمە واز ناهێنی نەک ئەم جارە دە جاری تریش تاخیریکی قەیچێتە هەموو شتێکی نەقوربانی ئەمە دوو جلسە سێ جلسەی ئەهوا بەم بیانەوەی کەنە سەر هیچ شتێکیان پێ نییە مەعنا نییە محامەکان نەگرن و ئەهوا تاخیریەکەن ئەترە و ئامادە نییە ئێمەش سێشەمەیەینەوە ئێمە کۆڵ ناین خەمی نەبێ بەخوا هەدا 10 ساڵی کەش بێمە بەدوایم کەیسێ هەرە ڕۆی دیارە ئەمڕۆ 16هەمین دانیشتنی کەیسی سێوان و سێ مناڵەکەی بوو بەداخەوانە دیسان پارێزەری دیار ئەوەی کە تۆمەتبارە بە سووتانی ئەوان دیسان پارێزەرەکە ئامادە نەبوو یەک دوو جاری جوتیان لای هەمان ئامادە نییە دیارە بابەتەکە لە سەرەتاوانێ بە شێوەیەکی جوان بەڕێوەڕۆی ئێمە زۆر ڕازی بووین وەکو ڕێکخراوەکانی ژنان و وەکو پرۆژەی ژنژیانە هەموو کات ئامادە بووین و ڕازیش بووین لە ئەدایی ڕۆشتنی دادگا و دادوەر و داواکاری گشتی بەڵام بەداخەوە ئەمە سێ جارە لەسەر یەک دوا ئەخرێ بەوەی کە پارێزەری دیار ئامادە نەبووە هەڵبەتە ئەمە خۆی لەلایەن دادوەرەوانێ زۆر پێی ناخۆش بوو و کتابێکیان کردووە بۆ سندیکای پارێزەران کە بۆیە ئەمە لەگەڵ یعنی لێکۆڵینەوە بکەن لەم بابەتە بێگومان خۆی درێژەی کێشاوە لەبەرەوەی فترەیەکی زۆرە ئەم تاوانە ئەنجام دراوە بەڵام بەهۆی ئەوەی گەورەیە تاوانەکە شایەدەکان زۆرن وتەکان زۆر بوون لەگەڵ ئەوەشا کۆرۆنای بەسەراهات دەوام نەکردنی بەسەراهات ئەمەش بوو بە هۆکارێکی تر بۆی درێژە بکێشە وەڵی بۆ بڵێم بۆ چیە گەڕێتەوە لە سەرەتاوە باش بەشێکیان ئەهاتن بەڵام دوای ئەوە زیاتر وردە پاشەکشیان کرد زۆر گرنگە لێرە بن ئەی ئیشی ڕێکخراوەکان چێ ئیشی ڕێکخراوەکان داکۆکیکردنە لە مافی ژنان و ئاگاداربوونە لەو کەیسانەی کە بەسەر ژنانایە لەو توندوی تیژانەی کە بەسەریانایە بەداخەوە لەوە چێ ئەمە بێخەمیان بێت بێگومان ئەبووایە ئاگاداربوونایە